سەبارەت بە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا پێشەکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی فیدراڵی بەڕێز ئەسیر هەڵشەڕە شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵماندا. بەڕێز ئەسیر هەڵشەڕە سڵاوتانی بێتۆم کاتتان باش. هۆکاریەوە چیە کە حکوومەتی عێراق یان بەشێک لەلایەنە سیاسیەکانی عێراق پابەند نابن بۆ ڕێکەوتانەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن؟ نعم بسم الله الرحمن الرحيم. خۆی بەخشن و میهرەبان سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەرانتان. ئەو قەیرانانەی کە هەن لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا بەردەوام من لە ماوەی حکوومەتەکانی پێشوودا ئەم قەیرانانە نەوەستاون بەڵکو بەردەوامیان هەبووە، بە تایبەتی لەم کاتانەی دواییدا دوای هەڵبژاردنەکانی ساڵی 2021 کۆمەڵە ڕێکەوتنی سیاسی هەبوو لە نێوان چوارچێوەی هەماهەنگی و یاخود لە شیعیەکان و هەرێمی کوردستان، بە تایبەتی پارتی وێکێتی و لەگەڵ بەشی سونەتدا ئەم ڕێکەوتنە لەسەر کۆمەڵێک مادای هەبوو، بە تایبەتی 4 مادە هەبوو، لە نێوانیاندا بەشی هەرێمی کوردستان لە بودجە و هەروەها مادەی 140 و هەروەها کۆمەڵێک مادەی دیکەش هەبوو. بەڵکو لەم کۆتاییەدا هەندێک پێداچوونە هەبوو بۆ ڕێکەوتنانەی کە هەبوون بە شێوەیەکی ڕاستی پێتاپێڵم هەندێک خۆپارێزی هەیە لە نێوان لایەنەشیعەکاندا سەبارەت بەو پشکانی بۆ پارێزگاکان دانراوە، وەکو هەموو پارێزگاکانی عێراق. ئێستا ئێمە 15 محافەزەمانە جگە لە هەرێمی کوردستان، ئەگەر ئێمە سەرێکی پارێزگاکانی عێراق بکەین دەزانین کە ئێستا بەشی هەر پارێزگایەک 7 تریلیۆن دینارە، بەڵام بەشی پارێزگاکانی هەرێمی کوردستان 16 تریلیۆن. ئەمەش ڕێژەیەکی زۆرە. کاتێک باسی پارێزگاکانی دیکە دەکەین پێگەیان کەمە لاوازن بەرامبەر هەرێمی کوردستان لە بەسەری بودجەدا. ئێستا ئێمە ڕاستیەکمان لە بەردەستایە کە ئەو ڕێکەوتنانە پێویستە سیاسیەکان لێ تێبگەن، پێویستە سیاسیەکان لەسەر ئاستی پارێزگاکانی خۆیان بیر نەکەنەوە، بەڵکو لەسەر ئاستی هەموو عێراق بیرکەونەوە. ئەم کارتە سیاسیانەی کە ئێستا هەن پێشتر نەبوون، ئێستا ئەم قەیرانەی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقدا. بەڵێ مافی برایانی کووردە کە وەکو پێشتر وتم کە نیگەرانیان هەبێت سەبارەت بەو چاکسازیانی لە بودجەدا هەبوون مادەی 13 و 14 لەبەر ئەوەی کە ڕێکەوتنی پێشوو هەبووە، حەقی خۆیانە مافی ناڕەزایەتیان هەبێ پڕۆتۆکۆڵ هەبووە لەلایەن هەردوو لاوە. هەر لەبەر ئەوەش پێویستە پێداچوونەوەیەک هەبێت بە کۆی ڕێکەوتنەکانی پێشوودا، هەروەها واز لەوە بێنین کە مافێکێکی تر بخۆ لەسەر. بەڵام پێتان وانییە بەراوردکردنی پارێزگاکانی هەرێمی کوردستان بە پارێزگاکانی دیکەی عێراق پێشێلکردنی دەستورە بۆ پێی هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوری و یاساییە، قوارەیەکی یاسایی هەیە. بەڵێ کاتێک باسی عێراق دەکەین بە شێوەیەکی گشتی وەروەها سیستەمە سیاسیەکەشی وەکو نیزامێکی فیدراڵی هەموو پارێزگایەک مافی خۆی هەیە کە فیدراڵیەتی خۆی هەبێت لەگەڵ پارێزگایەکی دیکە، چونکە ئەمە بەپێی دەستور جێ کراوەتەوە. کاتێک ئەمڕۆ باسی بە شێوەیەکی ڕاستی باسی ئەو سیستەمە دەکەین، کاتێ باسی بودجە دەکەین پێویستە مافی هەموو پارێزگایەک بدرێت. ئێستا ڕێکەوتنێکی پێشوەختە هەبووە کاتێک ئێمە باسی دەکەین، ئەو ڕێکەوتنە لەسەر بەرژەوەندی هەموو عێراق نەبووە، بەڵکو ئێمە باسی هەموو عێراق دەکەین. هەر لەبەر ئەوە هەندێک لە پارێزگاکان خۆیان بە زوڵم لێکراو دەبینن، بەڵام کاتێک باسی هەرێمی کوردستان دەکەین بە شێوەیەکی ڕاستی سیستەمێک هەیە کە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا بەڕێوان دەبا یاسایی هەیە، هەڵبژاردننی هەیە، هەروەها کە ئێمە وای دەبینین کە بەشێکی دیکە لە کارەکان بە شێوەیەکی ئەرێنی لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێن، بە بەرهێنانی تێدایە، ئەمن و ئاسایشی تێدایە، کۆمەڵێکی زۆر فەرمانبەری هەیە. بۆیە کاتێک باسی بودجە دەکەین، هەروەها باسی ڕێژەی بودجە دەکەین، کاتێک بۆ هەرێمی کوردستان دەڕوات جگە لە ناوکۆکیەکان کە هەن وای دەبینین کە وەبەرهێنانی کە ڕاستەقینە لە هەیە لە هەولێردا کە بودجەیەکی باشی هەیە، بەرەو پێشوون هەیە، ئارامی هەیە لە هەولێردا. بۆیە پێ دەڵێم کە ئەو وەبەرهێنانەی کە لە بودجەدا هەیە پێویستە لە پارێزگاکانی دیکە هەبن. بۆیە کاتێک نێوەنگیری دەکەین یا خۆ نزیکردنەوە دەکەن لە نێوان هەردوو لایەنەکەدا دەبینین کەمترە، کە پێویستە ئەو خەزیانەی دەوڵەت بەشێکی زیاتر کە پارە بۆ پارێزگاکانی دیکە خەرج
بکەن بۆ ئەوە بەرهێنان هەبێ ژێرخان دروستکەن پرۆژە دروستکەن کۆمپانیای دەرەکی بێن لە هەرێمی کوردستان لە بەغداد و لە پارێزگاکانی دیکەش هەر لەبەر ئەوە من دەڵێم کە پێویستە هەموو پارێزگایەک بەشی خۆی پێ بدرێت لەوانە هەندێک دڵیان لێمان پێشێت بەڵام ئەمە ڕاستیە پێویستە ئێمە کە پێویست هەندێک بەڵام پێتان وانە گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان سەقامگیری سیاسی ئابووری ئەمنی لە هەرێمی کوردستان بەشی هەرە زۆری پەیوەستە بە ئیدارەدانێکی ڕەشیدانەی ئەو حکومەتی کە بەڕێوەی ئەبات و لە ساڵی 2014 حکومەتی عێراق بەشە بودجەی بۆ هەرێمی کوردستان نەناردووە گە ناربێتی پچڕ شتێکی کەمی ناردووە بەڵێ بەڵێ با پێت بڵێم کە وا دادەنرێت کە نەوت لە هەرێمی کوردستان هەیە بۆ نمونە کە بە شێوەیەکی دوور لە وەزارەتی نەوتی عێراق و دوو لە سۆمۆ ڕەوانەی دەرەوە دەکرێت لە ژێر چاودێری ناوەندا نییە لەبەر ئەوە کە هەندێک کەس دەڵێن حکوومەتی ناوەندی ئەم پارانە کە هەیەی ئێمە دەسەڵاتمە بەسەر پارەی هەرێمی کوردستاندا نییە چونکە ئەوان نەفتی خۆیان هەناردە دەکەن چونکە دەزانم کە هەندێک ڕێکەوتن هەیە لە ماوەی دواییدا جۆرێک لە کێشە هەیە لە ڕێکەوتنەکەدا هەر بۆیە کاتێک باسی ئەو ڕێکەوتنانە دەکەین پێویستە هەموو لایەک مافی خۆی پێ بدرێت بە شێوەیە کە ڕێکەوتن هەبێ لە نێوان هەموو لایەکدا لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغداددا ئێمە دەزانین کە کۆمەڵێک سەردان هەیە سەرکردایەتی سیاسی برامان لە هەرێمی کوردستان بەڕێز کاک نێچیروان و بەڕێز کاک مەسعود سەردانی بەغدایان کردووە دوای ئەم سەردانانە کۆمەڵێک دەرچە هەبوون لە ڕێگەی میدیاوە ڕێکەوتنی زۆر باش هەبوون بەڵام ئەوەی کە سەرساممان دەکات کۆمەڵێک دەستێوەردانی ناوخۆی و دەرەکیە کەوا دەکات هەردوو دەسەڵاتەکە حکوومەتی ئەم لە حکوومەتی ئەو لایش نەگەشتە ڕێکەوتنێکی تەواو پەیوەست نەبن بەم ڕێکەوتنەوە من بە ئێوە دەڵێم کە برایانمان لە هەرێمی کوردستان مافی خۆیانە کە داوای بەشی خۆیان بکەن لەم ڕێکەوتنە سیاسیە دوور لە هەر ڕێگەسپەرستی و بربەستێک ئێمە هاوڵاتی عێراقین ئێمە هەموو هاوڵاتی یەک عێراقین لە هەرێم و لە ناوچەکانی دیکەش من دەڵێم دەستور ڕوونە بەشی هەرێمی کوردستانی دیاری کردووە دوای ڕێکەوتنە سیاسیەکان دەستکەوت هەیە لە هەرێمی کوردستان دەستکەوت بەروپێشون هەیە جیاوازترێت لە هەموو ناوچەکانی دیکەی عێراق ئەمە مجاملەی سیاسی نییە هەرێمی کوردستان پێشکەوتووە من دەبینم خۆشن سەرکەوتون ئێستا کۆمەڵک زۆر کۆمپانیای جیهانی لە نێوان هەرێمی کوردستان کار دەکەن ئەمە لە ناوچەکانی دیکە عێراق نییە ئەمە ڕاستیە دانی پێدا دەنێم نابێت کەس نکوڵی لەمە بکات هەر لەبەر ئەوە هەرێمی کوردستان ئێستا پێویستی بە پارەیە بەشێکە لە عێراق دانی پێدا دەنین بۆ ئەوی پرۆژەکانی خۆی پەرە پێ بدات بەڵام دەزانین کە هەرێمی کوردستان کۆمەڵێکی زۆر فەرمانبەری هەیە پێویستە مافی خۆیان پێ بدات پێویستە موچەی خۆیان پێ بدات پێویستە هەندێک دەزانین کە هەندێک کێشە هەیە بە تایبەتی لە بواری هەناردەکردنی نەوتدا لە باکوور بەڵکو من دەڵێم پێویستە ئەو ڕێکەوتانەی هەیە جێبەجێ بکرێن هەموو بربەستەکان لا ببرێن ئەو بربەستانە کە لە ماوەی دوایدا ڕوویاندا لە دوای ڕێکەوتنی نێوان سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی عێراق ڕێکەوتن لەسەر هەناردەکردنی نەوتیش کراوە کە هەرێمی کوردستان نەوت بداتە کۆمپانیای سۆمۆ بە بازاڕی بکات بەڵام لە دوای ئەم ڕێکەوتنانەیە کە ئەم بڕیارانە لە دژی هەرێمی کوردستان دەدرێن کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکرێت تۆ باست لەوە کرد کە دەستی ناوخۆیی هەیە دەیەوێت ئەم ڕێکەوتانە تێکدات ئەم دەستە ناوخۆیە چ بەرژەوندێک لەوەیە بینن کە ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و هەولێر تێک بدەن کە بێتە هۆی تێکچوونی سەقامگیری سەرتاپای عێراق نعم بالتأكيد بێگومان نعم وبالتأكيد بەڵێ بێگومان کۆمەڵێ هۆکاری ناوخۆی و دەرەکی هەن من پێم وتی ئەم سەردانانەی دوایی کە لە ماوەی ڕابردوودا ڕوویدا لە نێوان سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستاندا بەڕێز نێچیروان و بەڕێز مەسرور هەروەها سەرکردەکانی دیکەی کورد سەردانی بەغدایان کرد لە یەکێتی و لە پارتیش ئەم سەردانانە هەندێک وایە بە باشیان نەبینی بەڵکو کۆمەڵێک زۆر ڕێکەوتن هەبوو ئەمە هەندێک کەسی
خۆش نەکرد هەموو گەلی عێراق نایەوێت ناکۆکی هەبێت نایانەوێت ناکۆکی لە نێوان هەرێم و بە ناوەندە هەبێت بەڵکو ئەوەی کە ئێستا هەیە کۆمەڵێک دەستێوەردانە لە ناوخۆ لە دەرەوەیش پێویستە وریابین دەستێوەردانە دەرەکیەکان لە وڵاتانی هەرێمایەتی وان نایانەوێت ڕێکەوتێکی باش لە نێوان هەرێم و بەغدادا هەبێت هەوڵ دەدەن بەربەست دروستکەن هەوڵ دەدەن ئەم ڕێکەوتانە نەگاتە جێگەی خۆی هەندێک بەردەخەنە ڕێکەوتنەکە هەندێک دایانەوێت دار بخەنە بەردەم ڕێکەوتن و پێشکەوتنی ئەم ڕێکەوتنە سیاسیە کە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە چونکە ئەم ڕێکەوتنە گەیشتۆتە ئاستێکی باش ئەم ڕێکەوتنانە دەرکەوتەی باشن هەردوو لا گەیشتنۆتە ئەو بیر و باوەڕێی کە ئەو کێشانەی هەن لە ئەو کێشانەی لە ڕابردووە ڕوویداون ئێستا شکر بۆ خوان نەماون بە ئەب قەیرانەی کە ئێستا دروست بووە کۆمەڵێک گۆڕانکاری دروست بووە لە ڕەشنووسەکاندا یاخود لە دەستەواژەکاندا لە بودجێ عێراقدا لە مادەی 14 ئەمە پێچەوانەی ئەو سەردانانەیە پێچەوانەی ئەو ڕێکەوتنانەیە کە لە ماوەی پێشودا ڕوویدا وەکوتم ڕەنگە دەستێوەردانی ناوخۆی دەرەکی هەبێ ئێمە کاتێک باسی دەکەین کە کۆمەڵێک پارێزگا ستەمیان لێکراوە کۆمەڵێک خەڵک ستەمیان لێکراوە بۆ نمونە باسی پارێزگاکان دەکەین کە بەشی خۆیان پارەیان پێ نەدراوە بۆ نمونە ناتوانین بڵێن پارێزگاکانی باشوور ناوەڕاست هەرێمی کوردستان ئیش دەکەن چونکە یەکسان نین چونکە وەبەرهێنانیان وەکو ئەو تیادا نییە بۆیە کاتێک باسی نەبوونی یاخود ڕەزامەندیدان سەبارەت بە هەندێک پارێزگا بۆ پرۆژە دەکەن پێویستە کۆم بە ویژدانانەوە قسە بکەین ئەگەر ئەو پارێزگانە بە شێوەیەکی یەکسان پارەیان بۆ پرۆژتایە حکوومەتی عێراقی بە شێوەیەکی یەکسان پارەی بۆ دابکردن هەبوو ئێمە باسی ئەوە ناکەین کە هەرێمی کوردستان پارەی زیاتر بردووە بەڵکو هەرێمی کوردستان وەبەرهێنانی زیاتر تایە پێشکەوتترە بەڕێز ئەسیر ئەلشەرە شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سوپاس بۆ بەشداریتان